ئەو بەفرێ دەبین زۆربەی کات خەڵکێک دێ لۆ شەربەتی بەکاردێنی ئێواران زیاتر بەکاردێنێن ئەوجا هەر یەکەو بە پێشێکی خۆی شەربەتە یان بکسیا یان شەربەتی فرێشە. ناو میشار نەجمەدین مەعێدینە لەو کارگەی بەفری بەرزیش دەکەم. ئەو کارگەیە لە ساڵی 2004ەوە من کارم تێدا کردووە، ئەوە هەتا ئێستا لێرەمە نزیکە 20 ساڵ دەبی کە بەفرەکەیما لە سنووری ئەو خەزایی دابەش دەکەین. تقریبان لە ساڵی 2000ەوە ئەو کارگەی بەفرە هەیە، ئەوە بەڵام ئەمن لە 2004ەوە لێرە کار دەکەم، یعنی من 20 ساڵ دەبی بەڵام معاملەکە 25 ساڵە دامەزرایە. وەکو پێداویستی لە ئەو سنوورە بەفر دابین دەکەین. بەفرەکەمان دەگەیشتە سنووری مووسڵ، گوێر، یعنی بەفرەکەمان دابەش دەبی لۆ کەورگۆسێک، تۆپزاوە، کانی قڕژاوە. جاروەیە پێداویستەکانمان دەگەیشتە بەردەڕەژ ناوچەی بادینان. ڕۆژانە چەند قالبمان هەیە بەپێی پێویستەکانمان قالبمان جاروەیە 1400 1500 بەو شێوە دابەش دەکەین بەسەر هەمووان. وەکو مەحاناتی شێمەش مەعاناتمان زۆرە، یەک لەوانە نەبوونی کارەبا زۆر تاسیر لەمە دەکەن، چکە ئەگەر ئەمە کارەبامان نەبێت دەبێ مۆلیدە بێژ بێخین ئەو گازە ئەو مەسرەفە دەکەوێتە سەر هاوڵاتی بەڕاستی. بەڵام ئەگە کارەبایەکە وەلەو کارەبایەکەشمان زۆر گرانە، بەڵام هەر ینی باشترە لەوەی کە مۆلیدە ئیش پێ بکەین بەنسبەت شارەوانی و ژینگە و زەریبات و بەڕاستی زۆر ئەرکمان لەسەر شانە. وەکو تەندروستیش لە ینی تەندروستی وەزارەتی تەندروستی ڕێگای پێداوین کە ئەمە بەو شێوازە لێرکوانە هەموو کاتی تەندروستی وەزارەت وەکو بەفێر ئەو بەفرێکە باسم کردە 17 سەعات کە دەبەستی ئەوە بەفرەکەمانە پاس 17 کاتژمێر بەفرەکەمان ئامادە دەبی لێرە دایدەنین خەڵکەک دێ پێداویستی خۆی دێ دابین دەکا. ئەمە لە مانجی سێوە ئامادە دەبین، بەڵام ئەو بازارەمان نییە، هەتاکو مانجی 6 بازارمان هەندێک دەجولێ تاکو مانجینەوە. ئەمە لە ئەو سێ مانگەی بەڕاستی کار دەکەین. ئەو بەفرەکە دێتن پێشەوەی ئەمە ڕوویکەین غەتاسێک هەیە دایدەنین کە بەفرەکە بەر بدە ناو قالبی کو لە سەلازێ مالێ جامێکی دەردەینی ئاوی پێدا دەکێت تا بەفرەکە بەردا. ئەوە لێرکوانە کە غەتاسەکە بەریدا ئەو جە ڕوو دەکرێت بەفرەکە ئامادە. ساڵانە ئەمە ئەگەرە بەرەو ئەوزێ خۆم کە باز دەکەم لە کارگەی خۆم باز دەکەم نزیکەی تقریبەن 18 تەنخەی تێدەکەین ساڵانە لە ناو ئاوەکەی دەکەین، بەڵام ئەوەی ناو قالبی ئاوەکی سافە بیری خۆمانە ئاوەکی بێ مشکیلە وەزارەتی تەندروستی دێ کلۆری تێدەکەین هەمووی فاز دەکە بێ کێشە ئەوجا بەکاردەین. ئەوە یەک لە عملیەکانی کارگەی بەفر پێی دەرێن شەلال ینی بەڕات. ئەو غازەکە لە ژۆرە ئیش دەکە ئەو غازە گەرم دەبی کە بۆڕیەکان و سەلاجەکە دەیگەڕێنتەوە دەهینتە ناو ئەو بەڕادەی لێرە بە ئاو پێدادێتە خوارێ ئەو ئاوا ئەو غازە سار دەکاتەوە دووبارە دەستەوە ژۆرە عملیەکە یعنی ئەو عملیە دەوران دەکە ئەوە پێی دەرێن شەلال بەڕات ئاوی لێسەر دێتە خوارێ. ئەوە یەک لە عملیەکانی کارگەی بەفرە. ساڵانە چل هەتا 50 بتڵمان دەوێت، خێمان 20 تەن دەوێت ساڵانە، چەند بەرمیل ڕوونمان دەوێت، سەلاجەکان سبۆکردنی قالبەکان دروستکردنی قالبەکان. نرخی بەفر لە هاوینا زیاتر گران بەڕاستی چکە هەر شتێک خواستی لەسەربی گران دەبی. ئەو بەفرێ دەبین زۆربەی کات خەڵکێک دێ لۆ شەربەتی بەکاردێنی یان لۆ ماستاوی ور دەکەن وەکو بەفری چیای دێدێ. ئێستا شێوازەکەی ورکردنەکە تاێرن ئەوە بەو شێوەی دێتە خوارێ لێرە، بەڵام ئەمە هادن یان ترمێز یان فرینە یان عەرەبانە دادەنێن. ئێستا وشی دەکەم بە شێوەک کە زۆر باش بکەن بە کەلێک بێ لۆ خواردن. خەڵکانێکی زۆر بێن ئەو بەفرە دەبن ئێواران زیاتر بەکاردەینێن ئەوجا هەر یەکەو بە پێشێکی خۆی شەربەتە یان بکسیا یان شەربەتی فرێشە. ئەگەر بێ سەری بەفرەکەی بکەی فەرموو وەکو بەفری چایە یعنی وەرە سەیری بکە زانە ئەو بەفرە زۆر جوانە ینی وەکو بەفری چایە خەڵکێک زۆر دێدەبا ماشەڵڵا لەگەر ماستا و شەربەتی فرێش و ئەو شتانە بەکارێت. خواستیشی زۆر لەسەر ئێستا خەڵکەکی زۆر دێدەبە ینی خواستی لەسەر ئێوارە یان زۆر خەڵک دێدەوە. بەڕاستی بەفرەکە شتێکی زۆر جوانە و بەکەلێک خواردنێش دێت.
ئەوەیان کە بەفرە کابرا قالبێک دەبنی و قالەدەوە وڵا ئەو وەکو خێرخوازیە پارەی زیاد وەرناگرین لەوەی وەکو خێرخوازیە هەر کەسە قالبێک ببە لۆی وردەکەین بە بەلاژانی و قالبە هەر چەندێکی پێویست بوو ئەمە هە خزمەتی دەکەین لێرە.